او تبونا دبر فنرتي انا اخري واشتشتا ياريزان بيغور ابراهيم عزت ابراهيم بحكم ئەوەی گۆڕینی بیاریزانەکان و هێنانی بچەند بیاریزان یانی وەرزشی بەردەڕەش بەرەو باشتر دەچی ئیشەڵا بەرەو باشتریش دەبی پشتیوان بخوا وڵات تۆ دەتوانانی پرسیار لەوان بکەیت چونکە ئەوان شەش حەڤ یاریان ئەنجامدا ڕاستی من قسە لە ساوان ناکەم بەڵام من ئەوە سێ یاریە من بیتمە ڕاهێنەری یانی وەرزشی بەردەڕەش یاریەک یەکسان بووین یاریەکمانیش بردیتەوە یاریەکیش دۆڕین بە حکمی ئەوەی ئەو دو یاریە پێشتر تەنسیقی یاریزانان نەبوو بەڵام وردە وردە سوپاس بۆ خوای گەورە کە توانیمان ئەو تەنسیقە دروست بکەین و ئەو ڕوحیەتە بۆ یانی وەرزشی بەردەڕەش و بۆ هاندەرانی یانی وەرزشی بەردەڕەش بگەڕین پشتیوان بەخوا ئینشاءڵڵا من نامەوێ هیچ تصريحك بدم بيجياري بشتوان بخوا إن شاء الله برو باجبون دتين إن شاء الله سلطان يا ريسان ماركنا قولا إكام قولا دير في أبادنا تماركني عاصي سلطان صفا نادورا فنات إذا